ئەم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان. کۆنفرانسەکە چۆن بەڕێوە چوو، بەچی گەیشت، ئایا بۆچی و برادەرانەتان عاجز بوون؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبانەوە دەستخۆش لێەوە تەواوی بینەرانتان لە هەرجیەکردن بەڵێ وەک دەزانن ئەمڕۆ کۆنفرانسی دامەزراندنی بزوتنەوەی گۆڕاندووایەوەی کە کۆمیسیۆن چەند جارێک ئەم کۆنفرانسیمان دیاری کردووە خرا، بەڵام ئەمڕۆ لە شاری کەرکووک بۆ یەکەمین جار کە لە شاری کەرکووکی کوردان لە دڵی کوردستانەوە ئەم بۆ یەکەم جارە حزبێکی کوردی لە شاری کەرکووک کۆنفرانسەکەی ئەنجامدامە بۆ خۆی لە خۆیدا گەورەی تێدایە، بۆ خۆی لە خۆیدا خەمخۆری بۆ ئەم شاری تێدایە سەبارەت بەوەی لەناو هەموو حزب لایەنێکدایمە ئەگەم بێژوو کورد بخوێنە دیارە کە بێژوو حزب لایەنەکان چەند جارێک بەرز و نزمی تێکەوتوەوەی زودنەوەی گۆڕانج بەداخەوە دیارە ئێمە هەردوو لە ئەتوانی هەموو یەکین هەموو دۆستی یەکین، بەڵام دیارە بە دوو ئاراستەی جیاواز ئاراستەکان ڕۆشتۆ کە ناسراوە بەداخەوە بە باڵی کورساد و باڵی گردەگە. دیارە ئەمڕۆ کۆنفرانسەکە لە کەشوی ئارامدا سوپاس بەخوا ئەنجام درراوەگەی سابینن نەتیجەکان دیارە بە پێی و زانیاری من نەچوومەتە ژوورە، بەڵام سەر بە باڵی کورسات ژمارەیان زیاترەوە توانیانە بە بەرژەوەندی ئەوان یەکلا بکرێتەوە. باشە دەڵێ نەچوومەتە ژوورۆ، بەڵام باڵی کورسات ئەوەی کە خۆشت سەر بۆ باڵی ئەوان زۆری نەبوون. ئەو برادرانەی ترتان لە کە سەر بە باڵی زەرگەتە ناسراون ئەوانیانی لەبەرەوەی کورسات زۆرتر بوو بۆیە هاتوونەتە دەرەوە جیان هێشتووە یان لە چی نیگەران بوون؟ ئێمە یەکێکمان لە کێشەکانمان لە سەر مفۆزەی عولیای عێراقەوەیە کە بەپێی یاسای کۆمیسیۆنی 2017 کاری کردووە. من وەکو ئەندامی جڤاتی نیشتمانی کوردستان بەداخەوە دیارە ناوەمتیانە لەگەڵ زۆرێکتری لە بەرادران، بەڵام ئەوەی هەیە کە ئێستا تەناو کەسانەشم و لەگا کە دەنگیانەیە کە ڕێژەیەکی ئەو زۆرە نییە بەپی خواستی ئێمە ناگە گۆڕانخوازان زۆر زیاترن، زۆر گەورەترن لەو ڕێژەیە. سەبار بە برادرانمانشی لەباری گردەکە بێژ دیارە تێبینی خۆیان هەبووە لەسەری بەڕاستی لەبەرەوەی نەچوومەتەژێر زۆر تێبینیەکانە نازانم، بەڵامەوەی لام دیارە و لەبەر چاو و کامێرەکەش ڕووی لێ بکە ئەوان هاتوونەتە دەرەوە دیارە لە دوایەوەی کە ڕێژەکەیان نیسابی تێنەپەڕاندووە هاتوونە دەرەوە یاخود تێبینیان لەسەر هەنیە کۆمەڵی بابەت بووە دیارە لێرە کۆنفرانسەکەیان بەجێ هێشتووە. ئێستا ڕاستەوخوا بە پێی هۆی زانیاریایی من گەشتۆ دەدەستم خەریکی خوێندنەوەی پەیڕەوی ناوخۆی بزوتنەوەی گۆڕان سەبەباڵی بڵین کورسات. ئێستا دەرەنجامە کۆتاییەکانی چی؟ ینی کۆنفرانسەکە تەواو تێک چوو یان باڵی کورسات سەرکە و چی بوو نەتیجە؟ کۆنفرانسەکە تێک نەچووە. ئێستا بەڵێن لایەنی براوە لە ژوورەوەی لەگەڵ کۆمیسیۆن مفۆزەیە ئامادە هەیە خەریکی دەستوری ناوخۆی بڵێن هەرێکمان دوو دەستوری جیاوازمانداناوە کە ئەوان ڕۆشتون و ئەمانمانەتەوە خەریکی خوێندنەوەی دەستور و پەیڕۆ و پرۆگرامەکانی ناو ئەم دەستورە نوێی کە بزودنەوەی گۆڕان کە سەر لە نوێ گۆڕان بخرێتەوە سەر ڕێژگەیەکی ڕاست و بە دەستوریی نوێەوە بکەوێتەوە کار ئینشاءڵڵا. کاک شاڵەو تۆ هەر ناتوانای بیستە ژوورەوە؟ ئەوەی لە ناوی لە کۆمیسیۆندا نەبێت بە هیچ شێوەیەک بۆی نییە بێتە ژوورەوە. من هەرچەند ئەندامی جڤاتی نیشتمانی بزودنەوەی گۆڕانم لە ساڵی 2011 لەو حزبم، بەڵام لەبەرەوەی ناوم لەو لیستەی 2100 ناوەی کۆمیسیۆن مفۆزەی علیوانیە بە هیچ شێوەیەک بۆم نییە بچمە ژوورەوە. زۆرن ئەوانەی بۆتان نییە بچنە ژوورەوە. ئێمە بۆ نمونە وەکو خۆم وەکو مەکۆی خۆمان لە دووسکورمات و بە تەواوی باژێڕوان و دەستەوە هیچ کەسێکمان دەستەی نوێی بزودنەوەی گۆڕان کە خۆمان لە نزیکی 15 کەسە جوونی هیچ کەسێکمان بۆمان نییە بچنە ژوورە و ناومان تێدا نییە. بۆ ئێستا یەکێک لەو مادە پرۆگرامانەی کە زیاد کراوە لە دەستوری نوێدا و کە ئێستا خەریکی خوێندنەوەن و مفۆزیە پەسەندی بگات یەکێکە لەوانەیە کە ئیتر چۆن بتوانێت بە کەسی شیا و گەنجان بێنەوەوانی کە لەم دوایاندا پەیوەندیان بە ڕیزەکانی بزودنەوەی گۆڕانەگەر و سەر لە نوێ ئەبدەیتێکی ئەو ناوانی مفۆزیە بکرێتەوە بە گوێرەی پێویست. باشە یانە ئێستا کۆنفرانسەکە نوێنەری دووسخورماتووی تێدا نییە هی گۆڕان؟ ئەو کەسانی کە ناویان هەیە کۆمەڵێک کەسێ بڵێن لە دەستەی سەرکردایەتی یاخود بڵێن وەکو بڵێ مەڵبەند و لقاکان ئێمە وەکو مەکۆی دووسخورماتومانەیە ئەوانەی کە لە دەستەکە نین، بەڵام وەکو خەڵک هەڵسوڕا و بەڵێ ئێمە نزیکەی 12 هەڵسوڕاومان لە ژوورەوەی و بەشداریەکە. باشە دەرەنجامەکانی دان پێدانراون؟ دەرەنجامەکانی ئەوەی تا ئێستا بە تەواوەتی یەکلا نەکردەوە، بەڵام ئەوەی بەدەستی من گەیشتووە بڵێن لە باڵی کورسات ڕێژەی زۆرینەی و چاوەڕێن لەلای کۆمیسیۆنەوە پەسەند بکرێت. باشە ئەمڕۆ کۆتایی لای فۆزیەیە هەر ئەمڕۆیە پشتیوان بەخوای گەورە ئەمڕۆ کۆتایی بێتەوە. من لە کۆتاییشە ڕوویدا من لە برادرانی گردەگە و هەموو هەڵسوڕایەک لە هەر شار و شارۆچکەیەکی ئەم
کوردستانە هەیە کە پیانە لێم گۆڕان ماڵی هەمووانە پێکەوە جوانین هەمومان ڕۆژانی پێکەوە کارمان کردووە لەم یەکلایکردنەوەشدا ئەگەر یەکلا بکرێتەوە کەس براوە دۆڕاو نیوە هەمومان خاوەنی بزودنەوەی گۆڕانین هیوادارم پەنجەکان یەکتر نشکین و هەمومان بە نەفەسێکی درێژەوە بە گیانێکی لە بردەوە دووبارە سێبارە هەوڵدەین بۆ یەخستنەوە ریزەکانی بزودنەوەی گۆڕان و چونکە هەم ڕۆژاوای کوردستان هەم عێراق خۆتان نەزانی ڕۆژەڵاتی ناوڕاست بە بارودۆخێکی یەکجار ئاڵۆز و ژاویدا تێپەڕێت وە غیابی وە بسوسوێنێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەیش بەڕاستی پێویستی بە بسوێنی ڕاستەقینەوەی کە ئێمە پێمان وایە ئەو ڕاستکەوە ئەو بسوێن ڕاستەکەش تەنها بە بزودنەوەی گۆڕانەکرێت. باشە ینی پێتان وایە دەتوانن گۆڕان هەڵبسێنەوە؟ بەدڵنیایەوە ئەمە لەمان هەیە گۆڕان و حزبە کوردەکانی ترەگە لە مێژوو کردووە ئاماژەم پێدا زۆر خۆناغی لەمانە چی لە نووسکۆی 75 چی لە کۆڕەوی 91 کورد زۆر لەمانە خراوتری بینیوە و دڵنیاشم بە هاوکاری هاوڕێیانمان و بە سەرکردایەتی پیاوێکی بەڕێزی وەک کاکدانەی ئەحمەد مەجید گومانم لەوە نییە کە دەتوانین گۆڕان بگەڕێنەوە سەر ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان پشتیوان بەخوای گەورە. سپاس بەڕێز شاڵا و داودی ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان باڵی کورسات. سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان.